بەپێی ئامارێک کە دەست پەیام کەوتووە لە ساڵی 2017دا لە کارگەکانی سنووری ناحیەی بازیان بەهۆی ڕووداوە جۆرە و جۆرەکانەوە 8 کرێکاریان لە دەستدا و دەی دیکەش بریندار بوون، هەروەها 153 کرێکاری ژاراوی بوون. بەڕێوەبەری مەڵبەندی تەندروستی یەشگری بازیانیش ئاماژەی بۆەوە کرد زۆر جار و لە کاتی ڕوودانی هەر ئەگەرێک لەو کارگانەدا کێشەیان بۆ دروست دەبێت، بەو پێی مەڵبەندەکەیان هی سەردەمی ڕژێمی پێشووی باسە و ناتوانێت پێشوازی لەو هەموو قوربانیە بکات. ئەم مەڵبەندەش دیارە مەڵبەندێکی زۆر کۆنەی ساڵی 1970 بە تەکید وەک پێویستی ئیستیعابی ئەم هەموو نەخۆشە ناکات، ئیستیعابی ئەم ڕووداوانە ناکات. ئەمەی کە لە گەرگەکانە ڕووەدا لەوانێ خۆشتان ئاگادار بن ساڵانە ڕووداوە بێت کێتە لامان ئەوەی پێویست بێ بۆمان کردووە، هەرچەندە زۆر کات 122 کە ئیزعاف فەوریە هاوکارمان بۆ لەوانەیە بەناردنی ئیزعافوانە، بەڵام ئێرە وەک مەڵبەندێکی ئەوەش نییە کە ئیستیعابیەوە بکەن نەک نەخۆشخانەیەک. بە تەکید بازیان بێلەوەی کە زۆر خەرەباڵغ بۆ بازیان 5 شارۆچکەی گرتووەتە خۆی پێویستی بەوە نەخۆشخانەیەکی باشەیە بە نەخۆشخانەیەکەیە کە ئیستیعابی ئەم هەموو بێلەوەی حاڵەتی نەخۆشیوانە هەیە. جاران ئەم مەڵبەندێ من 24 ساعت دەوامێک ئیستا بەهۆی ئەوەی کە نەبوونی دکتۆر و دکتۆرتیانەمێنێت 2 ساعت دەیشە و هیچ خزمەت گوزارێکی تیانەمێنێ. بەڕێوەبەری ناحیەی بازیانیش دەڵێت لەمە دوا و هەر کارگەیەک مەرجی سەلامەتی تێدا نەبێت ئیجراعاتی یاسایی بەرامبەر دەکرێت. کارگەکان لە سنووری ئەمە ڕاستە ڕووداویان لێکەوتۆتەوە، بەڵام لە دنیاشا هیچ کارگە و شوێنێک نییە بڵێ بەبێ ڕووداو بێ و لە هەموو ڕووداوەکانی شاوان ئیسفادەیان لە ڕووداوەکە کردووە بەوەی کە غەڵەتەکانیان پێ چارەسەر کردووە بۆی دووبارە نەبێتەوە. ئەو کارگانەی کە ئەو مەرجانەی تیان ئێستا بۆ نمونەگەر مەرجەکان ژینگەین بێت زۆر جار لەلایەن بەڕێوەبەرەتی ژینگەی سلێمانیەوە غەرامە کراون. مەرجی سەلامەتیش بن پێتە لە مەرجە سەلامەتەکان ئەوە هەر لایانی پەیوەندداری خۆیە، ئێمە لیژنەیەکمان نێت تایبەت بێ بۆی ئێمە بزانین مەرجی سەلامەتی تایەیانە. بەپێی زانیاریەکانی پەیام لە سنووری ناحیەی بازیان زیاتر لە 50 کارگە بە جیاوازی جۆرەکانیەوە بوونی هەیە و بەشێکی زۆری ئەو کارگانش مەرجی سەلامەتیان تێدا بەدی ناکرێت. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی بازیان.